ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوی خۆکوش ڕۆژی پێنجشەممە 6 مانگ لە چابەهار هێرشی بردەسەر ناوەندی پۆلیس و لانیکەم 2 پۆلیسی کوشت و 28 تری بریندار کرد. هیچ لایەنێک تا ئێستا بەرپرسیارەتی ئەم هێرشەی و ئەستۆ نەگرتووە. بە وتەی ژنەراڵ پاکپور لە بەرپرسانی سپای پاسداران هێرشبەرێکی خۆکوش بە ئۆتۆمبیل خۆی کێشاوە بە ناوەندی سەرەکی پۆلیس لە چابەهاردا. ئەمڕۆ نزیک کاتژمێر 10 بەیانی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو بەرەو بارگای پۆلیس دات. لە بەردەم دەرگاکەدا ئەم ئۆتۆمبیلە تەقاوە و دوان لە پاراستنی بەردەرگاکە پۆلیسێک و ئەندامێکی لەشکری ئێران بوون کوژران. 3 کەسیش بریندار بوون. ئەم هەوڵا بۆ نیشاندانی نائەمنی لەم ناوچەیە و ئێستا نازانین ئەوی ئۆتۆمبیلەکەی لێخوێوە چیە بووە. ئێمە لێکۆڵینەوە دەکەین و دواتر زانیاری زیاتر دەخینە بەردەست هەمووە. بەرپرسان نازانن کێ لە پشتی هێرشەکەدایە، بەڵام میدیاکانی ئێرانی دەڵێن هێرشبەرەکان ڕەنگە سەر بە گروپی ئەنسارولفورقان بن کە گروپێکی جیهادی سوننەیە. ئەنسارولفورقان لە پارێزگای بەلوچستان ناسراوە و جارجار هێرش دەکاتە سەر هێزەکانی ئاسایشی ئێران لەو پارێزگایە. ساڵی پێش ئێستا ئەم گروپە بەرپرسیارەتی تەقینەوەی بۆریەکی نەوتی لە پارێزگای خوزستان و ئەستۆ گرت. شاری چابەهار لە نزیکی سنووری ئێران و پاکستان لەسەر دەریای عەمانە و بەندەرێکی نوێیە و هەروەها ناوەندێکی ئازادی بازرگانیە.